هاوڕێیان ئەم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. هیوادارم زۆر 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 باش بن. هیوادارم لێرەوە لە کەنەدا هەتا کوردستان زۆر باش بن. لە ڤیدیۆی ئەمڕۆ وەڵامی پرسیارەکان ئێنەوە کە لە فەیسبوک بۆمان هاتووە بەنامە. هەموو بابەتێک لە خۆی ئەگرێتەوە پرسیارەکان. حەزم کرد ئەم ڤیدیۆی ڕیکۆرد بکەم لە بەردوو هۆکار. یەکەم ناتوانم نامەکان دانە بەدانە بکەمەوە و پرسیارەکانتان وەڵام بیەمەوە لە فەیسبوک بەنامە. دووەم ئەو پرسیاری تۆ هەتە لەوانەیە کەسێکی تریش هەیە بێ بۆیە باشتر وایە بە ڤیدیۆ بڵاوی بکەمەوە بۆی هەمووتان سودی لێ ببینن. اینجا لە ناو سروشتی جوانی شاری کەلگاریە و لە پارکی ئۆلۆمپیک با دەست پێ بکەین و وەڵامی پرسیارەکان بێینەوە. پرسیاری یەکەم کەی ڤیزەی گەشتیاری ئەکرێتەوە؟ هاوڕێن هەتا ئێستا دیار نییە کەی ڤیزەی گەشتیاری ئەکرێتەوە چونکە لە وێبسایتی سەرەکی حکوومەتی کەنەدا www.canada.ca ئاماژە بۆ نەکراوە کەی ڤیزەی گەشتیاری بەردەستە بێت، بەڵام دڵنیام لە کۆتایی ئەم ساڵ یان سەرەتای ساڵی تازە ڤیزەی گەشتیاری بەردەستە بێت. ئەو کاتە ئەتوانن سەفەر بکەن. کێ ئەتوانێت سەردانی کەنەدا بکات لە ئێستاە؟ قوتابی بیانی ئەتوانێت سەردانی کەنەدا بکات لە ئێستاە. ئاسانکاری کراوە بۆ ئەو کەسانی کەیان ئەخوێنن ڤیزەکانیان بە ئاسانی بۆ بێتەوە و قبول بکرێن. سێیەم پێشەوەی بڵێم پێشەوەی باسی پرسیاری سێیەم بکەم. پرسیارەکانم جیان نەکردوتەوە، هەموویم بەسەر یەکەوە نووسیوە بۆیە پرسیارەکان تێکەڵەیە. ئێستا چینە سەر بابەتێکی تر. پرسیاری سێم ئەو پارەی دەیدەیت بە پرۆگرامی PMP پارێزگای مانیتۆبا ئەو یەک دەفتەرەی کە باست کرد چی لێت؟ ئەو یەک دەفتەرە لە کۆمنت وەڵامی ئەوەمیاوەتەوە. ئەو یەک دەفتەرەی کە پێویستە هەبێت لە بانقەکەت لە حسابی بانقیەکەت بۆ خۆتە، بۆ حکوومەتی کەنەدا نیە. حکوومەتی کەنەدا تەنها $500 لێ وەرەگرێت، $500 کەنەدی. ئەو یەک دەفتەرە بەس بۆ ئەوەیە کە 20 سلمێنی تۆ پارەت هەیە، 20 سلمێنی کە خۆت مەسروفی خۆتەکەی کەی بۆ کەنەدا. ئەو پارێت لێ ناڕوە بۆیە خەمتان نەبێ. پرسیاری چوارم مۆڵەتی کار چۆن وەرەگرم؟ مۆڵەتی کار پێڵێن work permit یان work visa، هەمان شتە. ڤیزەیەکی کاتیە ئەیەن بەو کەسانەی کە ئیشێکیان دۆزیوەتەوە لە وڵاتی کەنەدا کە ماوەکەی بەسەر ئەچەیان تازەی ئەەکەیتەوە. لەوانەیە ڤیزەکەت ڤیزەی کار یاخود مۆڵەتی کارەکەت 1 ساڵ بێ، تازەی ئەەکەیتەوە ئەیکەی بە 2 ساڵ. بەڵام ئەگەر خۆی 2 ساڵ بوو ئەوە دوای 2 ساڵەکە تۆ ئەو کاتە تەقدیمی ئیقامەی هەمیشەیی ئەەکەی، پێویست ناکە تازەیکەیتەوە. کەی پێویستم بە ئایلسە؟ ئەم پرسیارەم زۆر خۆشە چکە زۆر دوبارەیەکەنەوە لێم. کەی پێویستیم بە ئایلسە؟ ئەگەر تۆ کارت دۆزیەوە لە کەنەدا، بۆ نمونە تۆ سیڤیت نات خاوەنکارێک وەڵامیایتەوە، ڤیزەی کارت ئەیاتە ئیتە کەنەدا بە شێوەیەکی کاتی تۆ کارەکەی، ئەو کاتە پێویستیت بە ئایلس نییە لە بەرەوەی خاوەن کارەکە داوای لێ نەکردووی، ئاساییە. بەڵام کە تۆ ماوەی ڤیزەکەت بەسەر ئەچێ لە کەنەدا ئەبێ داوای ئیقامە بکەی، چکە تۆ 2 ساڵ بووە نمونە تۆ عەقدت کرد لەگەڵ خاوەنکارەکە 2 ساڵ بوو، 2 ساڵ کارت کرد و دوای ئەوە چیەکەی؟ دوای ئەوە تەقدیمی ئیقامەکەی. لەو کاتە ئەبێت تۆ ئایلست هەبێت جەنەرال ترینینگ و ئەکادمیک بۆ ئەو کەسانەیە کە لە کوردستانەوە ئەیانوێت کۆلێژ یان زانکۆ بخوێنن لە کەنەدا، ئەوە پێویستیان بە ئایلسە جۆری ئەکادمیک. هەیە حەزم لێشی کەمەوە ئیقامە لەگەڵ مانەوەی کاتی. مانەوەی کاتی بە ڤیزەی کارە کە تۆ ڤیزەی کارت هەیە بۆ نمونەیە کارەکەیت، ئیقامەت نییە. بەڵام دوای ئەوە تۆ ئەتوانی تەقدیمی ئیقامەی هەمیشەیی بکەیت. چۆن تەقدیمی ئیقامەی هەمیشەیی ئەەکەی؟ بە ئەکسپرێس ئەنتری تەقدیمەکەی. ئەو کاتە لەبەرەوەی خۆت لە کەنەدای لە کەنەدا ژیاوی و ئەزموونی کاری کەنەدات هەیە بە ئەگەرێکی زۆر زۆرەوە ئیقامەکە وەرەگری. پرۆگرامی PMP پارێزگای مانیتۆبا باوەڕپێکراوەیانە، بە دڵنیاییەوە باوەڕپێکراوە. ئەزانم زۆر کۆمنتم بۆیەت ئەنووسن باوەڕپێکراو نییە یاخود ئەمە تۆ ڕیکلامەیان خۆت لەگەڵیان شەریکی. وڵا خۆزگە خۆم شەریک بوومایە لەگەڵیان، بۆی تۆ زەواستەم کردوایە بۆ هاوڕێکانم، بۆ کەسە نزیکەکانم. هاوڕێیان بۆ ئەوەی بزانن من لە چه سەرچاوەیەک ڤیدیۆ دائەنێم، تەنها لە وێبسایتی www.canada.ca تەنها لەوێەوە من سەرچاوەکانم وەرەگرم.
جگەلەوە بە هیچ جۆرێک سەیری هیچ پێیج و هیچ لایەنێکی نافەرمی ناکەم و پارێزگای مانیتۆبا پارێزگایەکی زۆر گەورەی و زۆر زۆر چۆڵە یعنی تۆ بیهێنە بەرچاوی خۆت کەنەدا دووەم گەورەترین وڵاتە دوای رووسیا لە ڕووی ڕووبەرەوە نزیکەی 37 میلیۆنێکە ئەبێ پێویستی بە چەندێ پەنابەر ببێت بۆ کەنەدا بۆیە کە ئەم پرۆگرامانەیان دانەوە بۆ ئەوی ژماری دانیشتوانی ئەو پارێزگایە زیاد بکەن بە دڵنیایی و باوەڕ پێکراوە و ئەتوانن دڵنیا بنەوە لە قسەکانم لە وێبسایتی سەرەکی پارێزگای لە وێبسایتی سەرەکی لە منیشتان تێکیە لە وێبسایتی سەرەکی وڵاتی کەنەدا ئەگەر کەسێک نەناسم لە پارێزگای مانیتۆبا چی بکەم چارەم چییە لەم حاڵەتە ئەگەر کەسێک نەناسی لە پارێزگای مانیتۆبا بۆ پرۆگرامی PMP دوو حاڵەتت لە بەردەستە ینی دوو چارە نازەم لۆتی هاتوومەتەناو ئەم سروشتە شتم بیرەچێتەوە دوو ڕێگات لە بەردەستە یەکەم کارێک بدۆزیتەوە لە پارێزگای مانیتۆبا یاخود کۆلێژێک بخوێنی لە پارێزگای مانیتۆبا ئەو کاتە بۆیان ئەسەلمێنی کە تۆ شتێک هەیە بە پارێزگاکە بتبەستێتەوە بۆ ئەوی لەوێ بمێنیتەوە خۆی بۆچی ئەڵێن کەسێک بناسی لە پارێزگای مانیتۆبا بۆ ئەوەیە کە تۆ نەڕۆی کە ئیقامەت ئێنێ نەڕۆی پارێزگاکە بەجێبێلی لە بەرەوەی ساردە یاخود چۆڵەوانیە بۆیە ئەگەر کۆلێژێک بخوێنی یاخود کارێک بدۆزیتەوە لەوێ ئەوە لە جیاتی ئەوەی کە تۆ کەسێک بناسی هەمان شتە پرسیارێکی تر ئەو ڕێگایانی باسیەکی بۆ کورد نابێت چونکە ئێمە هەمومان خەڵکی عێراق ڤیزەمان ڕەوزە بۆچی ینی بۆچی ئێمە ڤیزەمان ڕەوزە ئەو شتانە بۆ ئێمە نابێت قسەکەتان تەواوە وڵا زۆربەی خەڵک لە عێراق ڤیزەکەی ڕەوزە ئەوش هۆکاری خۆی هەیە تەنها وڵاتی عێراق نییە کە ڤیزەکانی ڕەوزە بێتەوە وڵاتی سووریا و ئەو وڵاتانەی کە شەڕی تایە ڤیزە بە قورس ئەمڕۆ چیمە بۆستە لەکوێ بووین با دیسان بۆچی ڤیزەی عێراق ڕەوزە هاوران لەبەر ئەوەی عێراق و سووریا و ئەفغانستان و چەند وڵاتێکی تر لەبەر ئەوەی شەڕی تایە کەیم بۆ ئێرە خەڵکەکەی کێت بۆ ئێرە خۆی ڕادستی حکوومەتی کەنەداکە وەکو پەنابەر حکوومەتی کەنەداش حەزی لە پەنابەرنی حەزی لێ بیت لێرە کار بکەیت بخوێنی پارە بی ئەگەر تۆ پەنابەر بی ئەبیتە قورسایی بەسەرشانی حکوومەتەوە بۆیە زۆر حەزیان لە پەنابەرنی هەرچەنە وەریشیان ئەگرن پەنابەر وەرەگرن و ئیقامەت ئێنە بەڵام ئیتر زۆر ئەتهێنن و ئەدبن زۆربەی کاتڕەوزەوە ئەزانن ئیتر کەسێکە لە عێراقەوە بێت خۆی تەسلیمە کات و لێرە ناگەڕێتەوە لەبەرەوەی زۆر کە سوای کردووە ئاساییە ئێمە بارودۆخمان خراپ بووە یاخود دوستومانە ژیانێکی باشترمان هەبێت لە کەنەدا بەڵام بە هەر حاڵ ئێمە ئەتوانین ئەوە بگۆڕین ئەتوانین وردە بخوێنین تەقدیمی پرۆگرامەکان بکەین PMP بکەینەوە بۆ ئەوی بزانن کە پرۆفایلی عێراقیش بچێتە ژێر دەستیان ئەوە نییە بەس بین ئێمە خۆمان تەسلیم بکەین بۆیە تا پێتان ئەکرێ ڕێکارە یاسایەکان بگرنە بە ڕێگای یاسایەکان تاقیکەنەوە جا خوێندن بێ یاخود دۆزینەوەی کار بێ PMP پارێزگاکان بێ هەرچیەک بێ بۆ ئەوی تۆزێ چۆن بڵێ متمانەی حکوومەت بەدەست بێنینەوە بەڵام ئەوە ناکاکە کەس ڤیزە وەرناگرێت زۆر کەس هەیە ڤیزە وەرگێ هەیەت بۆ خوێندن هەیەت بۆ ماستەر یعنی بۆ ماستەران بۆ کۆلێژ یاخود بۆ پرۆگرامەکانی تر ناوی دەرەچێت پرسیاری داهاتوو من لە وڵاتێکی تر پەنابەرم دەتوانم بێمە کەنەدا سۆشیال وەرەگرم زۆر کەس هەیە پەنابەرە لە وڵاتە ئەوروپیەکان یاخود لە UK لە هەر وڵاتێکی تر لەم حاڵەتە تۆ ئەگە بتوانی سەفەری دەرەوەی وڵاتەکەی خۆت بکەیکە لی پەنابەری ئەتوانی بە ڤیزەی کار بێ لێرە سۆشیال وەرناگری وە قەت ناتوانانی ببیتە پەنابەر لەبەرەوەی حکوومەتی کەنەدا یا سایداناوە لە تۆ خۆت پەنابەری بۆچی دیسان هاتوویتە ئێرە و کەیسەکەشت ئەگەر ینی چۆن بڵێ مەحاڵە باوەڕ پێکراو بێ لە بڕۆی تۆ لە وڵاتێکی تر مافی پەنابەریت هەبووە بەس ئیقامەت وەرنەگرتووە بەڵام ئەتوانی بە ڤیزەی کار بێ بۆ ئێرە بەدوای کارە بگەڕێ لە وڵاتی کەنەدا ئەگەر کارێکت دەستکەوت ئەو کاتە زۆر ئاساییە ئەتوانیت لێرە کار بکەیت و لێرە بمێنیتەوە ئەم پرۆگرامانەی کە تۆ باسیەکەی چەند کەس لە خێزانێک ئەتوانێت تەقدیمی کات ئەم پرسیارە زۆر جوانە بۆ نمونە ئەگەر تۆ تەقدیمی PMP پارێزگای مانیتۆبا یان پارێزگای سەسکەچوان بکەیت یان هەر پارێزگایەکی تر یەک کەس تەقدیمەکە ئەو کەسەی کە بڕوانامەی هەیە ئەو کەسەی کە ئایلسەکەی بەرزترە تەنها ئەو کەسە ئەپلیکیشن ئەکاتەوە ئەوانەی تر تەنها ناویان ئەنووسێت چکە لە
هەنگاوێک لە هەنگاوەکان پێت ئەڵێ ئایا تۆ خێزانداری یاننا چەند مناڵت هەیە چەند کەس لەگەڵ خۆتە هێنی ئەو کاتە ئاماژە بە ئەندامانی خێزانەکەتەکەی ئەگینا پێویست ناکە هەردووکتان دوو ئەپلیکیشنی جیاواز بکەنەوە. پرۆگرامی PMP پارێزگای مانیتۆبا ئایا حکوومەت یارمەتیت دەدات ئەگەر گەشتیتە کەنەدا؟ بە دڵنیاییەوە نەخێر، حکوومەت یارمەتیت نایەت چکە تۆ بە حکوومەتت تۆ من دەفتەرێک دۆلارم هەیە لە حیساب بانقیەکەم، بۆیە ئەم پرۆگرامە تەنها ئەوەیە ئەتێنێتە ناو کەنەدا جگەلەوە بە هیچ جۆرێک یارمەتیت ناو ناشتوانی سۆشەڵ وەرگری. ئەگەر زمانی ئینگلیزی نەزانم و پارەشم نییە چۆن بێم بۆ کەنەدا؟ لە هەموو ئەو پرسیارانەی ئەیکەن ئەتوانم وەڵامتان بەمەوە، تەنها ئەم پرسیارە بەڕاستی وەڵامەکەی نازانم، یعنی لە بەرۆی بە حکمی ئەوەی کەنەدا خۆی گرانە، پێشتریش باسم کردووە، ژیان لێرە مەسروفاتی ژیان گرانە، ئەبێ بڕەپارەیەک کۆکەیتەوە لە کوردستان و ئەگەر زمانی ئینگلیزیش نازانی ئەزانم زۆر ئەم شتە دووبارە ئەکەمەوە، بەڵام ئەبێ زمانی ئینگلیزیەکەت باشکەی. ئەنجە دوای ئەوە ئەتوانی سوودمەند بیت لە یەکێک لە ڕێگاکان. ئەتوانم ماستەری 1 ساڵی بخوێنم و بمێنمەوە؟ ئەم پرسیارە زۆر پرسیارێکی جوانە بە دڵمە. ئەتوانی ماستەری 1 ساڵی بخوێنی، بەڵام لە حاڵەتێک ئەگەر تۆ ماستەری 1 ساڵی خوێن پێش ئەوەی دەست پێ بکەی ئەبێ بچیتە سەر وێبسایتی زانکۆکە بزانی نووسراوە We are offering postgraduate work permit. یعنی چی؟ هەندێک کۆلێژ هەیە 2 ساڵی شەخوێنی مۆڵەتی مانەوەی دوای تاوبوونی خوێندنت نایەتی، ئەبێ زۆر ئاگادار بی ئەو کۆلێژەی کە تیارەیە ئەو کۆلێژی کە ئەی خوێنی ئەبێ پۆست گراجویت وەرک پەرمتت بیاتێ. ئەگەر ئەوەت نەیاتێ یاخود ئەو ئۆفەرەیان نەبێت کە تۆ تەقدیم بکەی ئەوە ناتوانانی لە کەنەدا بمێنیتەوە. بۆیە هەروەکو ئەوەش کە ماستەر ئەخوێنیت ئەبێ سەرەتا دڵنیا بیتەوە لەگەڵ زانکۆ کە ئایا پۆست گراجویت وەرک پەرمتی لەگەڵە یاخود نایانی ئەو ئۆفەرەی هەیە کە تۆ بتوانی داوای مانەوە بکەیت لە کەنەدا دوای ئەوەی کە ماستەرەکە تاوا بێت. جگەلەوە ئەگەر هەی بێت زۆر ئاسایی ئەتوانی بە ماستەری 1 ساڵی دوای ئەو لە کەنەدا بمێنیتەوە. بۆچی کۆلێژەکان کورسی زمانیان نییە پێشەوەی دەست بکەم بە خوێندن ئەگەر زمانی ئینگلیزیم باش نییە؟ کۆلێژەکان کورسی زمانی ئینگلیزیان هەیە، زۆربەی کۆلێژەکانی هەیەە، بەڵام بۆ کێ؟ بۆ ئەو کەسەی کە ئایلسەکەی کەمە، نمرەی ئالسی کەمە، بۆ نمونە داوای 6 لێکات و 5 هێناوە یان 4.5 هێناوە، ئەو کاتە 6 مانگێک کورسی زمانت بۆ کاتەوە لەسەر مەسروفاتی خۆت و لەسەر حسابی خۆت، ئەو کاتە ئەتوانی کورسی زمان وەرگری. بەڵام بڵێم بۆ کەسێک کە کورسی زمانی بێ و بۆ ئەو کەسێک کە ئالسی نییە تۆزێ قورسە بیدۆزیتەوە، لەوە چێ هەبێت، بەڵام من ینی شارەزانیم پێی نازانم. ئەگەریش کەسێک ئەناسن هاتۆتە کەنەدا و کورسی زمانی وەرگرتۆ بەبێ ئایلس ئەو لە کۆمنت بینووسن بۆی خەڵکی تریش سوودی لێ ببینێ. ئەگەر من ڤیزەی گەشتیاری وەرگرم، بۆ نمونە ڤیزیتەر ڤیزەت هەیە، ئەتوانم بمێنمەوە لە کەنەدا بێ ئەوەی خۆم ڕادەستی حکوومەت بکەم؟ ئەم پرسیارە زۆر گرنگە. بەڵێ ئەتوانی. چۆن ئەتوانی؟ بۆ نمونە تۆ ڤیزیتەر ڤیزەت وەرگرت هاتیتە کەنەدا، 3 مانگ لای هاوڕەیەکت لە خود لای خزمێکت ئەمێنیتەوە. لەم 3 مانگە هەر کاتێک گشتیتە ناو کەنەدا تەقدیمی وەرک پەرمتەکەی باشە، تەقدیمی وەرک پەرمتەکەی یاخود بە دوای کارە ئەگەڕی. زۆر ئاساییە سیڤەکەت ئامادەکە، بۆ نمونە تۆ بۆ گەشتێکی 2 هەفتەی هاتووی 3 هەفتەی هاتووی هەر چۆنێک بێ هەوڵ بیە کە شوێنێک بدۆزیتەوە سیڤەکەت بنێری، ئەگەر وەرد بگرن ئەو کاتە چیە بێت تۆ ئەتوانی هەر کە وەکو ڤیزیتەر یعنی وەکو گەشتیارێک هاتووی بۆ کەنەدا بێ ئەوی خۆت ڕادەستکەیت ئەتوانی تەقدیمی وەرک پەرمت بکەیت مانەوەی دوای گەشتەکەت، یعنی ڕێگەت پێ بمێنیتەوە پێویست نەکە خۆت بکەیتە پەنابەر. هاوڕێیان شتێک هەیە با باسیکەین. من کە زۆر جار پێم ئەڵێن یاخود پرسیارم لێکەن چەند کەس بەکار گەشتۆتە کەنەدا، خود چەند کەس بە ئەکسپرس ئنتری گەشتۆتە کەنەدا، چەند کەس بە PMP پارێزگاکان گەشتۆتە کەنەدا. من ئێستا داتام لەبەر دەست نییە، لەبەرەوەی من تازە ئەم ڤیدیۆیانە دائانێم. ئەبێ هەر کەسێک کە پەیوەندیم پێوە ئەکا یاخود بە
بەڕێگایەک لەو ڕێگایانی کە باسم کردویان خۆی پێشتر زانیوەتی گەشتۆتە کەنەدا ئەگەر پەیوەندی بە منەوە بکە ئەتوانم داتایەک کۆکەمەوە بەڵام لە ئێستا هیچ داتایەکم لە بەردەست نییە لە بەرۆی هێشتا من تەنها زانیاری بڵاوکەمەوە چۆن بڵی لە هەنگاوی یەکەمین لە قۆناغی یەکەمین زانیاری بڵاوکەمەوە قۆناغی دووەم ئەچێتە سەر قۆناغی کە ئێوە هەوڵێن تەقدیمی پرۆگرامەکان بکەن هەر کاتێک کە ئێوە ئەنجامتان بینی و هەر کاتێک کە ئێوە ناوتان هاتەوە ئەو کاتە توانن پەیوەندیم پێوە بکەنیان ئاگادارم کەنەوە بۆ ئەوی من بتوانم داتاتان بۆ کۆکەمەوە لە بەرۆی ئێستا نازانم چ کوردێک بە ئەکسپرس ئینتری هاتووە و شتێکی تریشێ ئەم PMP پارێزگایمانی تۆ بەیان پارێزگاکانی تر من هەتا ئێستا نمبینیوە کوردێک باسی بکە بە ڤیدیۆ ینی لەوانەشە هەبێ من ئاگام لێ نەبێ بەڵام بۆیە هەستەکەم شتەکە تازەیە هەتا وردە ڕاین لە ڕێگاکان بە ڕێگاکان ئاشنا ئەبین دوای ئەوە ئیتر خۆت بڕیار ئەی کە تەقدیمی کام پرۆگرامەکەی ئەنجە کە بۆ نمونە ئەنجامەکەت وەرگرت ئەو کاتە ئێمە ئەتوانین بڕیارێک بین کە بزانین ئایا ئەم ڕێگایانە ڕاستەیان نایەخود ئەم ڕێگایانە کورد ئەتوانێت بگاتە کەنەدا بەم ڕێگایانەیانە. پرسیارێکی تر من لە فرۆژگایەکی لۆکەڵ کار دەکەم یاخود من خۆم خاوەنی فرۆژگایەکەم چۆن پشتگیری کار بۆ خۆم دروستکەم. یەکەم ئەگەر لە فرۆژگایەکی لۆکەڵ کارەکەی تۆ خاوەن کارەکەت بۆ نمونە زمانی ئینگلیزی نازانێ لەم حاڵەتە چیەکەی تۆ بە ناوی ئەوەوە پشتگیری کار ئەنووسی پشتگیری کار ئەبێ چی تێبێ کە من پێتانەڵم پشتگیری کار بێنن لە خاوەن کارەکانە لە شوێنەی لە کۆمپانیای کارتان لێ کردووە ئەم پشتگیری کارە بۆ نمونە ئەڵێ ئێمە بە کورتی چی پێڵێن ئێمە دڵنیاتان ئەکەینەوە کە ئەم کەسە لەم فرۆژگای کارەکە نازانم چۆن بە کوردی بڵم بۆستن دیسان دوبارەیەکەمەوە ئەگەر بتێ لە فرۆژگایەکی لۆکەڵ کارەکەی تو خاوەن کارەکەت بۆ نمونە مدیرەکەت ینی بەڕێوەبەرەکەت ئینگلیزی نازانێ تۆ بە زمانێکی ئینگلیزی زۆر ڕێک ناوی خۆت ئیشەکەت چییە ئەرکەکانی ڕۆژانەت چییە هەمووی ئەنووسی باشە و چەندێ پارە وەرەگری و لە کێوە تۆ بەردەوامی هەتا ئەم کاتە چەندێک کارت کردووە لە خوارەوە ناوی بەڕێوەبەرەکەت یاخود ناوی خاوەن فرۆژگاکە ئیمزا و ئیمێڵ و ژمارەی تەلەفۆنی ئەنووسی و ئیمزای ئەەکەی کە ئەوە خاوەنکارەکەت بۆتی نووسیەوە بەڵام لەم حاڵەتە ئەبێ خاوەنکارەکەت ئاگادار بکەیتەوە کە تۆ ئەم پشتگیریت بە ناوی ئەوە بە زمانی ئینگلیزی نووسیوە و لە حاڵەتێکیش ئەگەر خۆت خاوەن فرۆژگاکەی بۆ نمونە فرۆژگایەکی بچووکت هەیە لەو حاڵەتە چیەکەی پشتگیریەکە هەر ئەنووسی کە من خاوەن ئەم فرۆژگایم بە زمانێکی ئینگلیزی ڕێک دوای ئەوە بۆ نمونە ئەو بەڵگەیی کە چۆن بڵێ سەنەد وابزان پێڵەن سەنەد ینی تاپۆ شتێکی وایەنی ئەو بەڵگەنامەی کە ئەیسلمێنێت تۆ خاوەن ئەو شوێنەی ئەوە دائنێ ئەبێ وەرگەڕیتەوە سەر زمانی ئینگلیزی وەرگێڕێک بۆت وەرگێرێتە سەر زمانی ئینگلیزی و نوسخە ئەسڵیەکەشی کۆپی ئەسڵێکەشی لەگەڵی دائنیت و ئەوە هەمووی ئەەکەیتە ئەسکانی ئەەکەیت و بە PDF ئەپلۆدیەکەی ئەگەر خۆت خاوەن فرۆژگاکە بیت. ئەگەر کەسێک لە پارێزگایەکی تر بناسی ئایا هیچ سوودی ئەبێ بۆ PMP پارێزگای مانیتۆبا ناخێر هیچ سوودی نابێت ئەبێ کەسەکە لە پارێزگای مانیتۆبا بێت ئیقامە یاخود ڕەگەزنامەی کەنەدی هەبێت زیاتر لە ساڵێک لەوێژیا بێت یعنی کەمترین ماوە ساڵێکە. چەند جۆر داوەتنامە هەیە کێ ئەتوانێت داوەتنامەم بۆ بنێرێت داوەتنامە خۆی چییە بۆ نمونە هاوڕێیەکت لە کەنەدای داوەتنامەت بۆ نێرێ ئەڵێ من ناوم فلانە کەسە حەزم لێ ئەم هاوڕێم داوەت کەم بۆ کەنەدا بۆ کاتێکی دیاریکرا و لێرە بێت من بەرپرسم لێ و لە وادەی تاوابوونی ڤیزەکەی لە کەنەدا ئەگەڕێتەوە کوردستان من تەنها وەکو سەفەرێک حەزم لێ بیبینم ئەمە داوەتنامەیەکە کە هاوڕێ یاخود خزمێکی دوورت بۆتە نێرێ. ئەمە بۆ کوێ بەکارێت کەی ئەم داوەتنامەیە لە کوێ بەکاری ئەهێنی ئەم داوەتنامەیە تەنها لە ڤیزی گەشتیاری بۆ ئەوەی ئاسانکاری بکرێت و فرسەتێکت بدرێتێک کە قبول بێ ڤیزەکە چۆن بڵێ بۆ بەهێزکردنی بەڵگەنامەکان و بەهێزکردنی ڤیزەکەت ئەوە وەکو یارمەتیەک ئەتوانی ئەو داوەتنامەیە بنێری ئەمە یەک بەڵام گەرانتی ڤیزەت نایەت لەوانەیە 3-4 داوەتنامەت بۆ هات بێتەوە زۆر کەسێ داوەتنامەی کۆنفرانسی بۆێتەوە بەڵام هەر ڤیزەکەی ڕەفزە.
داوەتنامەیەکی تریش هەیە کە تۆ بۆ خێزانەکەتیەکە یاخود بۆ دایکت باوکت خوشک و براکانت ئەوەش هەمان شتە ناوی خۆتە نووسی و ئەڵێ من ئەمەوێ کە دایکم باوکم بێت لێرە وەکو سەردانیم بکە لێرە پێویستیم پێ ماڵەوەمان ببینم. ئەمەش داوەتنامەیەکی ترە لەم حاڵەتە و لە حاڵەتی یەکەمیش ئەوەی کە هاوڕێیەکەت بۆتەکە لە هەردووکی ئەبێ ئەم دۆکیومنتە بیتە لای ئۆفیسەر هەیە یعنی چۆن بڵێ وەکو پارێزەرن بەس پلێک لە پارێزەر کەمترن تەنها بۆت ئیمزا ئەکەن و کە تۆش ئیمزایەکەی تو بڕەپارەیەکی کەمت لێ وەرەگرن و ئەینێری بۆ لەگەڵ بەڵگەنامەکان تەینێری بۆ ڤیزە. ئەمەش هەر چۆن بڵێ گەرنتی ڤیزە نابدەیک و باوکو و خوشک و براکانت بەڵام چانسێکی باشتریان هەیە لە خەڵکێکی ئاسایی لەبەرەوەی تۆ ئەندامی خێزانی ئەو خێزانەی یعنی دایکت و باوکتن ئەکرێ قبول بێ ڤیزەکەیان. ئایا ئێستا هیچ کۆنفرانسێک هەیە لە کەنەدا بتوانم بەهۆیەوە ڤیزەی گەشتیاری وەرگرم؟ کۆنفرانسەکانی ئێستا لە کەنەدا زۆربەی بۆتە ئۆنلاین بەڵام دیسان ئێڵێمۆکەی کۆنفرانس ئەکرێتەوە کە ڤیزەی گەشتیاری کرایەوە. ئەو کاتە کە کۆنفرانسێک ئەدۆزیتەوە بۆ ماوەی هەفتەیەک بێ یاخود بۆ ماوەی 2 هەفتە بێ ئەو کاتە ئەتوانی تەقدیمی ڤیزەی گەشتیاری بکەی لەگەڵی و داوەتنامەی کۆنفرانسەکە وەکو بەڵگەیەک بەکاری بێنی کە تۆ ئەڕۆی بۆ ئەو کۆنفرانسە. لە ئێستا زۆر زەحمەتە لە بەرەوەی ڤیزەی گەشتیاری نیتر کێ داوەتکەن خۆ ڤیزەکەت قبول نابێ. پرسیارێکی تر ئایا کەنیسە یاخود مزگەوت لە کەنەدا ئەتوانن من سپۆنسەر بکەن و ئەو جۆرە سپۆنسەرە چۆنە؟ لێرە کەنیسەکان مزگەوتەکان پەنابەر لە وڵاتێکی ترەوە سپۆنسەر ئەکەن بە 5 کەس 4 کەس 3 کەس یاخود هەر خۆی کەنیسەکە قبول وەرەگرن لە حکوومەت کە تۆ پەنابەری لە وڵاتێکی تر بتهێنن بە خێوتکەن لە کەنەدا. ئایا ئەمە کێ سوودی لێ ئەبینن؟ کەسێک پەنابەر بێت لە وڵاتێکی تر بۆ نمونە تۆ چوویتەتە تورکیا چوویتەتە شارێک وڵاتێکی تر پەنابەری ئەتەوێ لە ڕێگەی داوەتنامەیان لە ڕێگەی سپۆنسەری ئەو کەنیسەیەوە بگەیتە کەنەدا. ئەمە یەک. 2 هەندێک حاڵەت هەیە لە هەندێک حاڵەت لە وڵاتەکەی خۆتەوە ئەتوانی سپۆنسەرت کەم پێویست نەکە بچیتە وڵاتێکی تر. ئەوە ڕاستێکی زۆر زانیاریم لەسەر نییە بەڵام ئەتوانم بۆتان سێرچ بکەم زانم کە کەنیسە چۆن کەسێک ڕائەکێشێ بۆ کەنەدا. لە هەردوو حاڵەت ئەبێ کەیسەکەت ئامادە بێ کە تۆ ژیانت لە مەترسیە تۆ ناتوانانی لە وڵاتەکەی خۆت بمێنیتەوە ژیانت لە مەترسیدا و هەڕەشەی کوشتنت لەسرە بۆیە کەنیسە چیەکات یارمەتیت ئەیە بگەیت بە کەنەدا. ئەبێ مەسیحیبی نەخێر هیچ کێشەنی ئەگەر تۆ مسلمانیش بی کەنیسە زۆر مسلمانیش یارمەتی زۆر مسلمانیش ئێن و مزگەوتیش بە هەمان شێوە هیچ جیاوازیەک نییە تەنها ئەوەیە تۆ ئەبێ بە بەڵگە بیسەلمێنی کە تۆ ژیانت لە مەترسی